خۆشەویستانم ئەو کاتتان شاد و ئەم بەرنمەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە پێشکەشتان دەکرێت. هەلومەرجێکی گرژی سیاسی لە هەرێمی کوردستانی عراقدا هاتۆتە ئاراوە. زمانی ڕاگەیاندنەکان بە تایبەتیژ ڕاگەیاندنەکانی پارتی دیموکراتی کوردستانی عراق وە بزوتنەوەی گۆڕان بڕێک گرژی و ئاڵۆزی پێوە دیارە لە زمانی گوتارکردن لەگەڵ یەکتردا. میدیای کوردیش بە گومانەوە لەم ڕەوشە دەڕوانێت و ترسیش هەیە لەوەی ئاڵۆزیەکان زیاتر پەرە بسەنن. بەشی کوردی دەنگی ئەمریکا بە فرسەتی زانی لەم ڕۆدا میوانداری هەردوو بەڕێز دکتۆر دانا سعید سۆفی و هەروەها کاک جەلال عەلی دوو ئەندامی پەرلەمانی هەرێمی کوردستانی عراق کە ئێستا بەسەردان لە واشنگتنن بکات تا بڕێک پێکڕا بڕێک تیشک بخەینە سەر ئەو مەسەلانە. دکتۆر دانا کاک جەلال سپاسی ئامادەبوونتان دەکەم بۆ ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا. دکتۆر دانا بالای جەنابتەوە دەست پێ بکەم. ئەم ڕەوشە گرژەی کە ئێستا دروست بووە، ئەم تێکشوونی هاوکێشە سیاسیانە لە هەرێمی کوردستانی عراقدا هیچ پەیوەندیەکی هەیە بەو ڕەوشە ئاڵۆزەی کە لە نێوان هەولێر و بەغدادا هەبوو پێشتر؟ بەڵێ زۆر سپاس. بێگومان دەتوانم بڵێم یانەوە ئەو پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا کاریگەری لەسەر پەیوەندیەکانی ناخۆی هەرێمی کوردستانیش دەبێت، بەڵام بە شێوەیەکی گشتی دەتوانم بڵێم ئەو قەیران یاخود ئەو گرژە سیاسی کە ئێستا لە نێوانی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان هەیە پەیوەندی بەوە هەیە لە گەمەی سیاسیدا ئێمە دەتوانم بڵێم زیاتر ناوەندە حزبیەکان یاخود وەرگرتنی بڕیار بە شێوەیەکی تاکڕانە و پەراوێز خستنی پەرلەمان و دام و دەستگاکانی تری وڵات، ئەمانە کاریگەری زۆری هەبوو لەسەر قوڵبوونەوەی باڵێن ئەو گرژێک کە ئێستا لە نێوانی لایەنە سیاسەکاندا هەیە. ئێمە کە دەبینین بۆ نمونە هەندێک کۆمەڵە پرسێ پێویست بەوە دەکات لە پەرلەمانێک لا بکرێتەوە، بەڵام دەبینین پەرلەمان ئەو دەورەی نییە، یاخود زۆر جارەوەیە هەندێک بڕیاری سیاسی گەورە هەیە یاخود چارەنووساس هەیە پێویستیان بەوە هەیە بە ڕاوێژ لەگەر لایەنە سیاسەکان بەگەڕانەوە بۆ ڕای خەڵک ئەنجام بدرێ، بەڵام دەبینین نا لایەنە سیاسەکان ئاگادارن نا دەگەڕێنەوە بۆ ڕای خەڵکیش. ئەمانە خۆی لە خۆی دەوا دەکات کە تۆ با بڵێن ئەو گرژانە دروست بن کە ئێستا هەیە لە بەوەی هیچ لایەنێک ئامادە ئەوە نییە تەحمیش بکرێ، هیچ دام و دەستگایەک پێویستە ینی ئیش کارەکانی خۆی کە چی بۆ دانراوە ئەرچی خۆی چی ئەمە بکات، بۆ منە پەرلەمان ئەرچی چێ پێویست ئەمە بکات، حزب ئەرچی ئەمە بکات، بەڵام ئێمە ناکرێ هەموو پرسەکانی خۆمان چەق بکەین کۆ بکەینەوە لەسەر دەستی چەند کەسێک و چەند سەرکردەیەک و چەند بەرپرسێکدا، بەڵکو ئێمە نەتەوەیشین پێویستمان بەوە هەیە لەسەر پرسەکانی خۆماندا زۆرێک لە کۆدەنجی نیشتماین دروست بکەین، بەم شێوەیە بتوانین با بڵێن لە پەیوەندیەکانیشمان لەگەڵ دەرەوەی خۆماندا ئەنجامی بدەین. بەڵێ کاک جەلال دێمە لای جەنابەت، ئەم ئاڵۆزیە کە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕاندا دروست بووە، بۆچی بەس بەتەنێ بزوتنەوەی گۆڕان بۆ لایەنەکانی تری ئۆپۆزیسیۆن نا وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو یەکگرت و وەکو حزبی ئاینداش؟ ئەگەر نەختێ بەوردی سەیری بارودۆخەکانی پێشتریش بکەین، جارجارە لە بینی جاری وها بۆ لە بینی یەکگرت و پارتیا جاری وها بۆ لە بینی کۆمەڵ و فڵانە دیارام کەرتا لەوە چێ لە بینی بزوتنەوەی گۆڕان و پارتیا بێ، بەڵام ئێستا لە زۆر شوێن و لە زۆر مەحفەلی سیاسی باسی تێوەگلانەکرێت. تێوەگلان مەسەلا ئەگەر بارودۆخێکی گرژە بێ لە نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستانە مەفروز نییە هێزە سیاسیەکانی کە لەو گرژیەوە تێوەگرێن، بەڵکووە بێت ڕۆلێکیان هەبێت دەورێکیان هەبێت لە هێوەرکردنەوە و لە ئاسانکاری بۆ لە یەکتری گەیشتن، چونکە بەڕاستی ئێستا بارودۆخی سیاسی ناو عێراق و هەرێمی کوردستان گرنگە هێمنی و ئارامی پێوە دیار بێت، جگەر لەوە بارودۆخی دەرەوە عێراق مەسەلەی سووریا کە لەوانەیە وەکو باسەکرێ بە ڕۆشتنی ڕژێمی سووری یان بە مانەوەی گۆڕانکاری لە بارودۆخی سیاسی دەوڵەتە دراوسەکانە هەبێ. لەبەرەوە من هیوادارم هێزە سیاسەکانی کە دەوری هێوربوونەوە و ئارامی ببینن تێوە نەگرێن لەو گرژە. ینی دەرفەتێک بۆ ئەوە ماوە بە تایبەتی دوایەوەی کە جۆمان لەو ڕاگەیاننا نەدەبێت لە نێوان پارتی و گۆڕاندا هەندێک ڕاگەیاندنی تری یەکێتی نیشتیمانی کوردستانیش، ینی ئەمانە هەمووی لە هەندێک وتاردا لە ناو میدیای کوردیدا ینی
هەست بەوە دەکەم کە دەهۆڵی ئالۆزیەکی زۆر قرس دەکوترێ یاری کە دەڵێن دەهۆڵ بێگومان مەبەستم لە دەهۆڵی شەڕە هیوادارین شەڕ نەبێ بەڵام ئایا زەمینە هەیە بۆی من قەناعەتم وایە ئەمە هێندە شەڕی نێوخۆ و براکوژیمان کردووە لە 64ەوە نەتیجەکەی هەمووی پەشیمانی بووە هیوادارم کەرتێشکە و پەشیمانیە دووبارە نەبێتەوە چون شێکم بەڕاستی هەنێ پەشیمانی هەیە هیچ شتێکە بۆ ناهێڵێتەوە هیچ پاساوێکی نییە و زرەرەکانیش هیچی ناگەڕێتەوە ئمە سەیرێکی بارودۆخی پێشتر بکەین لە دوای ساڵی 91 چەند هەلی زێڕینمان لە دەست چووە لە مەسلەی شەڕی براکوژی و لە مەسلەی شەڕی ئیعلامی و لە مەسلەی لە یەک نەگەیشتن و گرژی و ئاڵۆزی هیوادارم کە ئەو هێزە سیاسیانەی کە ئارام بن و هەوڵ بن ڕۆڵێکی ئارام بوونەوە و هێوربوونەوە ببینن دکتۆردانە دێمەوە بۆ لای جەنابێت چەندێ لەگەڵ ئەو بۆچوونەدای کە قەیرانەکان بە هیچ شێوەیەک دەرفەتی چارەسەرکردنیان نەماوە هەندێک لە ڕووناکبیرانی کورد گەیشتونەتە ئەو ڕایە و ئەمە دەڵێن ئەوە بەرەو کوێی دەبا لە ڕاستیدا من پێم وایە ینی ئەو گرژەی نێوان لایەنە سیاسەکان زۆر جار بینیمانە پێشتر لە هەڵبەز و دابەزدا بوو ینی پێم وایە بواری ئەوە هەیە ئێمە بگەڕێنەوە بۆ سەرمێزی گفتوگۆ و ئەو کێشە و چارەسەرانی هەیە بتوانین بە گفتوگۆ چارەسەری بکەین بەڵام گرفتەکە لەوەدا ئێمە تا بە دوای پاوانکردنی دەسەڵات بین تا تەمەرکۆزی دەسەڵات لە باڵێن لە بازنەی چەند کەسێکدا بخولێتەوە تاکو و تەهمیشکردنی پەرلەمان و باڵێ موسەساتی تری دەوڵەت بەم شێوەیە بێ ڕاستی زەحمەتە بتوانین ئێمە خۆمان نەجات بدەین لە باڵێن ئەو پاوانکردنی دەسەڵات کە ئێستا هەیە و لایەنەکانی تریش باڵێن خۆیان بە پراوێزخراو بزانن بەڵام بێگومانیانی پێویستە هەموو لایەنەکان لەبەرەوەی نوێنەریان هەیە لە پەرلەماندا پێویستە هەمومان بگەڕێنەوە بۆ پەرلەمان و لێ کێشەکانی خۆمان چارەسەر بکەین و باوەڕێ من مەجال هەیە بۆ ئەوەی بتوانین ینی نەهێڵین ئەو تەسعیدەی ئێستا کە ئێستا هەیە بگاتە ئاستی باڵێن توندوتیژی هەرچەندە پێشتر تەجروبەمان هەیە ینی توندوتیژی لۆ کەوتۆتەوە تا مەسەنێ بارگەکان سوتاوە ئەمانە بەڵام بەداخەوە ینی من پێم وایە ینی مەجال هەیە بەڵام پێویستە ئێمە خۆمان بە دوور بگرین لە با بڵێن ئەو بەرژە ئێستا هەموو حیزبەکانتوان بیر لەوە دەکەنەوە لە زیاتر بەرژەوەندی حزبی خۆیان لەبری ئەوەی بیر لەوە بکەنەوە ئایا بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە چیدایە ئایا ئێمە دەبێت بە شێوازێک مامەڵە بکەین لەگەڵ ئەو پرسانەی کە هاتوتە پێشەوە پێشاتانەی کە ئێستا گوایە ئێمە با بڵێن لە حاڵەتی خەتەرداین لەگەڵ لە پەیوەندیمان لەگەڵ بەغدا ئەو کێشە ئیقلیمیانەی کە هەیە یعنی ئێمە دەکرێت بە شێوەیەک مامەڵە بکەین کە بیر لە تەنیا مەسلحەتی حزبی نەکەینەوە بەڵکو بیر لە بەرژەوەندی گشتی هاوڵاتیان بکەینەوە ئەگەر وا بیر بکەینەوە من پێم وایە دەتوانین ئەو قۆناغا ئەو گرژی و ئالۆزیە تێپەڕێنین بەڵام بەداخە ئەوەی ئێستا دەیبینم بەرژەوەندی حزبی بەرژەوەندی تاکە کەسەکان لە پێشەوەی بەرژەوەندی هاوڵاتیان دەگیرێ لەلایەنی زۆربەی حزبەکانەوە جا بۆیە ئاسانیە تا ئەمە تێنەپەڕین پێم وایە ئاسانیە بتوانین کاک جەلال دکتۆردانە ئاماژە بەوە دەکا کە پێویستە ڕێبگیرێ لەوەی ئاڵۆزیەکان زیاتر بن و زیاتر بن بەڕای جەنابێت بەغدا ئەنکەرە تاران چەند ڕۆڵیان هەیە لەم گرژیانەیە بەبێ هیچ دێکدانەوە بەبێ هیچ شتێک ئەوە ڕۆڵی خۆیان هەیە بەڕاستی ئەوانە چوشەکەم بەشێک لە میلەتی کورد لە وڵاتانەی ئەواندایە و دایمش لە کەمیندان بۆ ئەوەی ئێمە ئەگەر گرژیەکی بچووک بێ گەورە ببێنجا ئەوان دەوریان تا هەبێ یاتیانە بێ ڕاستەوخۆ بێ یانان ڕاستەوخۆ بێ دەوریان تا هەیە لەو گرژی و تێوەگلانی شەڕەکانی پێشوش قەنەعەتم وایە خەڵکی هەرێمی کوردستان و سیاست مەدارەکانیش سیاستکارەکانیش لێکگانەوەیان هەیە و تەنانەت هاوڵاتیەکی بەسیتی کە کاسپی ماڵی خۆیەتی کە لە ماڵی خۆیان دانیشتووە لە هەنێ مەسائل تێگا کە لەوانەیە سیاسەکان بەڕاستی چاوی خۆیانی لێبن و خوێن و بیانەوێت تێنەگەن بەڕاستی دەوریان هەیە تۆ سەیری بەغداد کە هەرە نزیکەکەیانە و ئێمە شەریکین و بەشێکین لە عێراق لەو کاتانەی کە هەنێک گرژی هەبوو لە تەموزی ساڵی هەڵبژاردنەکە پاساویان ئەویان ئێنایان و چاو لێ فیدرالی چەند خراپە
ئەوە تا سەیری کە بزانە لە کوردستان چییە گوزەرێ و چییە قەومێ لەبەرەوە قەناعەتم وایە و من بۆ خۆمەک و کەسێک وەکو هاوڵاتیەک وەکو ئەندام پەرلەمانێک دایمە لە هەموو تەعاملاتێک و قسە و تەسریحدانێکە حسابی ئەوە بکەین کە وانەکەین تەسریحاتەکەمان بە دڵی ئێران بێ یا بە دڵی تورکیا بێ یا بە دڵی خەڵکی میلەتی کوردستان بێت چون میلەتی کوردستان چی ئێمە بیر لە داواکاریەکانی ئەوان بکەین میلەتی کوردستان هێمنی ئەوێ میلەتی کوردستان کارەبای بەردەوامی ئەوێ میلەتی کوردستان ئابوووریەکی بەهێزیەوێ میلەتی کوردستان ئەوێ دەوری خۆی هەبێ لە عێراق و لە هەرێما ئێمە جۆ لە داواکاریەکانی خەڵکی هەرێمی کوردستان بکەین ڕاستی جۆ نەدەینە هەنێ بەرژەوەندی و قسە و مەساڵح دکتۆر دانا ینی زۆر کەس جەخت لەوە دەکاتەوە و پێشم وایە کە جنابی شەدێکێکی لەوان کە ناکۆچیەکانی ئێستا لە هەرێمی کوردستانی عێراقدا هەن ناکۆچین لەسەر دەسەڵات لەسەر نەوت لەسەر بەرژەوەندی تایبەت پەرلەمانی هەرێم بۆ ئەو ڕۆڵی نییە کە بتوانێت یەک ئەو ناکۆچیانە یەکلایی بکاتەوە دوو ڕێگە لە حزبەکان بگرێت لە ڕێی یاسایەکی تایبەتەوە کە بەرژەوەندیەکانی خۆیان نەخەنە پێش بەرژەوەندی گشتی هەرێمەکەوە بەداخەوە ینی بۆ خۆی لەبەرەوەی پەرلەمان با بڵێن تاکە دەستگای شەرعیە کە با بڵێن نوێنەرایەتی خەڵک دەکات وەروها یاساکاندا دەڕێژێت دەبواە دەوری یەکلاکردنەوەی لە پرسە چارەنووسازەکاندا هەبێ بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێستا دەبینین لە کوردستان ئێمە دەتوانم بڵێم حزبمان هەیە وەکو ئەکتۆری سەرشی لە گەمەی سیاسیدا پەرلەمان و دام و دەستگاکانی تر ئەو ئەکتۆرە سەرچێنین ناتوان ئەو دەوری خۆیان هەبێ ئێستاش بڕیارەکانی با بڵین یاخود ئەجەندای پەرلەمان و دام و دەستگاکانی تریش لە ناوەندە حزبەکانەوە ئاراستە دەکرێت جابووە ئەگەر وابێت پەرلەمان ناتوانێت بۆ خۆی ئەو دەورەی خۆی بژێڕێت لاش تریشەوە پێکاتی پەرلەمان بۆ خۆی گرفتێکە ینی ئەو پێکاتەیە کە پەرلەمان هەیەی ناتوانێت ئەو دەورە خۆی بجێڕێت لە یەکلاکردنەوەی پرسەکاندا ئەویش بۆی کە دەبینیت خەڵکی پرۆفشنال لە پەرلەمان زۆر کەمە دەتوانم بڵێم و هەروەها ینی بەرژەوەندی حزبی یاخود دەستی درێژکراوی حزب لە ناو پەرلەماندا وەکو با بڵێن فاکتەرێکی سەرشیش دەکات بۆ دیاریکردنی بەرنامەی کاری پەرلەمان ئەمە وا دەکات بەڕاستی پەرلەمان نەتوانێت ئەو دەورە خۆی وەکو پێویست بژێڕێ بەڵام هەندێک مەسەلەی تریشەیە یانی دەتوانم بڵێم ئێمە گرفتی چوارچێوەیەکی یاسایی یاخود دەستوریمان هەیە لە هەرێمی کوردستان کەوا بکات پێگەی پەرلەمان بەهێز بکاتن و پێگەی حزبەکان وا بکات لە خزمەتی پەرلەمان بابێ نەوەک بە پێچەوانە بێ ئێستا پەرلەمان لە خزمەتی یاخود حکومەت لە خزمەتی حزبدایە ئەوە وا دەکات بەڕاستی کە تۆ ناوەندە حزبەکان بەرژەوەندی حزبەکان بە گرنگتر وەرگیرە ئەو کاتە بەرژەوەندی سەرکردە و خەڵکی تاکە کەس لە ناو حزبەکاندا بەرژەوەندی ئەوانش زیاتر بە هەندەوە دەگیرێت لەوەی کە بەرژەوەندی با بڵێن گشتی بە هەندۆر بگیرێت کاک جەلال دواپرسیاری ئەم مێزگردە دێنمە لای جەنابێت چ جۆرە پێشنیازێکت هەیە بۆ چاکردنی ئەو ڕەوشەی هەرێم بۆ متمانە بەیەککردن لە نێوان لایەنە سیاسیەکانە من بەداخەوەی لێ دایمە ڕۆلی پەرلەمان گوێ لە ڕەتفیعلی سیاست مەدارەکانەکرد بۆ نمونە ئەم گرژی ئیستا هەیە لە ناو پەرلەمان ئاواتی یەکەم ئەو مەسلەیە نەوروژێنراوە نەباس کراوە مەسلەی تێوەگلان و لە مەسلەی شەڕ و لە مەسلەی ڕۆڵی ئەم حیزب و ئەو حیزب مەفروض وایە پەرلەمان بەڕاستی پێش ئەوە ئەگەر پەرلەمانێکی ئەکتیڤ و خاوەنڕە و یاسادانەر بێ مەفروض وایە پەرلەمان هەنێشت بە وروژێنەوەی قیادەی سیاسی ئیشی لەسەر بکا و دەوری لەسەر ببینێ و ڕۆڵی تیا ببینێ بەڵام بەداخەوەی سا لە پەرلەمانە ئەوە گوزەرێکە یەکێک سیاستمەدارە یا سەرۆکی حیزبێ یان مەکتێبی سیاسیە کە تەسریحە لە پەرلەمان ڕنگدانەوەیە بێ ئەوە بەداخەوە شتێکی باش نیە. ئازیزانم لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە مێزگردێکی تایبەتمان پێشکەشکردن سەبارەت بە ڕەوشی سیاسی هەرێمی کوردستانی عێراق و کاک جەلال عەلی و هەروەها دکتۆر دانا سەعید سۆفی میوانی ئەم مێزگردە بوون. کاک جەلال دکتۆر دانا زۆر سپاسدارەکەم.